هەفتەی داهاتوو میکانیزمی هەناردەی نەوتی هەرێم دیاری دەکرێت. هەفتەی ڕابردوو تیوار ئاشکرای کرد کە ئەمریکا فشاری لە عێراق کردووە، ئێستا ئاشکرا بووە کە ئەمریکا هەڕەشەی لە سۆمۆ کردووە. دوای ڕێکەوتنی هەرێم و بەغدا و پەسەندکردنی یاسای بودجێ عێراق چاوەڕێ دەکرێت هەناردەی نەوتی هەرێم دەست پێ بکاتەوە. فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق ڕایگەیاند هەولێر و بەغدا کار بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەکەن، بۆ ئەم مەبەستەش هەفتەی داهاتوو هەردوو لا کۆ دەبنەوە. وەزیری دەرەوەی عێراق لە کۆنفرانسی میۆشندا ڕایگەیاند لەگەڵ هەرێمی کوردستان کار دەکەن بۆ چارەسەرکردنی کێشە تەکنیکیەکان بە مەبەستی دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم. دەشڵەت وەستانی هەناردەکردنی نەوتی هەرێم 19 ملیار دینار زیانی بە عێراق گەیاندووە. وەزیری دەرەوە دەڵێت هەفتەی داهاتوو گفتوگۆکان لەسەر ئەو پرسە تەکنیکیانە دەست پێ دەکەن و بە چەند ڕۆژێک ڕێکەوتنیان لەسەر دەکرێت. ڕۆژی 2 شوباتی ئەمساڵ ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەمواری یاسای بودجێی پەسەند کرد و بەم پێیەش لە ڕێگای کۆمپانیای سۆمەوە جارێکی دیکە هەناردەی نەوتی هەرێم دەست پێ دەکاتەوە. بە پێی قسەی چەند سەرچاوەیەکی ئاگادار و تایبەت بۆ تیوار لایەنە عێراقیەکان لە ژێرفشاری ئەمریکادا ڕازی بوون بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێم. بە پێی زانیاریەکانی سەرچاوێکی تایبەت ئەمریکا هەڕەشەی کردووە کە ئەگەر لایەنە عێراقیەکان ڕازی نەبن بە هەناردەی نەوتی هەرێم ئەوە کۆمپانیای سۆمۆ سزا دەدرێت و بلۆک دەکرێت. ئەگەر سۆمۆش سزا بدرایە ئەوە توانای عێراق بۆ فرۆشتنی نەوت زۆر سنووردار دەبوو، وڵاتەکە تووشی قەیرانێکی گەورە دەبوو.